کێشەی سیخۆڕی ماریە بۆتینە لە دادگای ئەمریکادا. گوزارانی ئاوارەکانی عێراق ساڵی پاشکەستی داعش. خۆبەخشان و پاداشدانەوەی کۆمەڵگا لە کاتی کریسمسدا. تەماشاچی لە خۆشەویستی دەمەتان خۆش لە واشنگتن دیسیەوە خۆش هاتنەوە ڕای بەرنامەی کورد کۆنەکشن. سلااو و ڕێزێ بینەرین هێژا ئەمریکا دەست پێ بکەن. بەلگەین دادگەها واشنگتۆنی لێ دژی سیخۆڕا رووسی ماریا بۆتینە دیار ددن و ئەو تەوان بارە بێپارڤەکردنا زانیاریên پارتیا کۆماری بە مۆسکۆرە پشتی لە هەفکردنا wê بێدادوەران re got ئەو مکر وەرە لەسەر van تەوانان. ماریا بۆتینە di meha tîrmehê de hatibû girtin û wê di roja çarşemê de bêberdestê dadgeha Washingtonê ji bo guhdarîkirina wê tevî gohîna tewanên li ser wê nehatine pesendkirin. Maria ya 30 salî di ber xwe de dabû got ew nesûcdar e bi van tewanê sîxuriya nerewayî ji hikûmeta Rûsî re wekû endamekê di grûpa mafê hilgirtina çekan ji bo fişarê li cihê xwedî biryar bike ji bo piştgirtina Partiya Komarî û Serok Trump û serkeftina wan di helbijartinan de her wisa jî diyar dide got dadgehê doza wê û ya Robert Mueller di derbarî vê pirsgirêkê de ji hev cêwazkirine. دۆناڵد ترامپ بریاروایە ئەمڕۆ لەگەڵ ڕێبەرانی دیموکراتەکان کۆبەبێتەوە لە دواترین هەڵدانەکانیدا بۆ مۆسەوەرکردنی بۆچەی دروستکردنی دیواری سنوور وەکو بەشێک لە دەستەبەندیەکی گەورەتری خەشکردنەکانی حکوومەت کە تا 21 ئەم مانگە دەبێت پەسەند بکرێت. دابینکردنی دەرایی بۆ دیواری سنوور دواترین کرداری یاسایی کۆنگرسی ژێرکۆنترۆڵی کۆماریەکانە و دەبێت ئەو بریارە پەسەند بکرێت بۆ خۆلادان لە داخستنی بەشێکی حکوومەت پێش پشوەکانی سەری ساڵ. ترامپ بریاروایە لەگەڵ ڕێبەری کەمایەتیەکانی سناد چاک شومەر و هەروها ڕێبەری زۆرینەی ئەنجومەنی سناد نانسی پیلۆسی کۆبی بێتەوە بۆ ئەوەی بزانێت ئاخۆ هەڵ بۆ سازژێکی هەیە یان نا. هەنەرە کاریکەتۆر یان کاریکەتۆرا سیاسی گۆ بەشەکە ji çand û dîroka Amerîkayê û roniyê dide serkêşeyên di navbera hikûmetê û rikberiyê de got ew dibin benda yekê de ji destûra Amerîkî ve hatiye parastin wekû mafê azadiya derbirînî. لە وڵاتە گرتوەکان ئەوە بەشێکی زیندویە لە مێژوو کەڵتوری ئەمریکا وە گرنگ نییە ئەو کارتونە چەند ناکۆکی لەسەر بێت بە تێدەستور پارێزراوە. مات وۆکەر بۆ بژێوی وێنەی کارتۆنی دەکێشێت ناوبرا و کارمەندی ناوەندێکی ڕۆژنامەگەری سیاسیە لە دەرەوەی واشنگتن بە ناوی پۆلەتیکۆ. ئێمە توانجی تەنز ئامێزی کاریگەر لەسەر چەندان بابەت بە وێنە دەکێشین و بە وێنەی کارتۆنی سەیر و سەمەرە بۆ چوونەکانی خۆمان دەرەبڕین. مارت وۆکەر دەڵێت سوودی سەرەکی وێنەی کارتۆنی سیاسی ئەوەیە دەتوانیت بە خێرایی بۆ چوونێک دەربڕی. من دەتوانم وێنەیەک بکەشم و چەند وشەیەکی لەسەر بنووسم و تۆش دەتوانیت بیخوێنیتەوە و لە چوار شرکەدا لە واتاکەی تێبگەیت. بۆ نمونە لەم وێنە کارتۆنیەدا مات وۆکەر وێنەیەکی ناودار هەندری بووە. هونەرمەندی ئەمریکایی نۆرمن ڕۆکۆوێڵ ڕنگدانەوەی دیمەنێکی کۆنی کەلتوری ئەمریکایی دەخاتە ڕوو. کاتێک 40 ساڵ لەمەوبەر دەستم بە وێنەکێشانی کارتۆنی سیاسی کرد ئەو دەمە وێنەکان لە ڕۆژنامەکەدا ڕەشوسپی بوون بەڵام ئێستا دەکرێت بە ڕەنگا و ڕەنگ بکێشرێن یان وەک شێوازی فیلمی کارتۆنی یان نامیلکەی سیاسی بە گرافیک کێشراو بن. وەک کاری هوەری براوی خەڵاتی ساڵی 2010 ڕۆژنامەوان جەیک هاڵپرن و مایکل سلۆن وێنەکێش ئەمانە ئێستاکە لە هۆڵی نیوزیەم لە واشنگتن نمایش کراون. ئەم زنجیرە وێنانە باز لە چیرۆکی گەشتی پڕمەترسی دوو خانەوادەی سووریایی دەکەن لە وڵاتەکەیانەوە بۆ واشنگتن و بە پەنابەر لە وڵاتە گرتوەکانی ئەمریکا نیشتەجێ بوون. لە دەستپێکی ئەم وڵاتەوە وێنەکانی کارتۆنی سیاسی مەسەلەکان و تەوەرەکانی خستۆتە ڕوو هەل لە بێن فرانکلین کە دەڵێت ئازاد بژیە بمرا هەتا دەگاتە ئەومارە کردبووی کە سێزە کۆلۆنیەکە پێکەوە گرێدەدات. وێنەکانی کارتۆنی هەمیشە بەشێک بوون لەم وڵاتە و هەروەها جیهانیش هەتا بە ئازادانە بیر و ڕوانگەکانیان دەربڕن.
لە ساڵی 2015دا تێرۆریستانی ئیسلامی پەلاماری ئۆفیسی چارلی هێبدۆیاندا کە گۆڤارێکی تەنز ئامێزی فەڕەنسیە، ئەمەش بەهۆی بڵاوکردنەوەی وێنەی کارتۆنی خراپ لەسەر محەممەدی پێغەمبەر. لەو هێرشەدا 12 کەس کوژران کە چەند وێنە کێشێکی کارتۆنی ناوداری تێدا بوو. لە چوارچێوەی کەلتوری خۆیاندا ئەوان بە دڵنیاییە و بۆیان هەیە دڵگران ببن، بەڵام ئەوانە مافی ئەوەیان نییە بڕیار بدەن لەسەر ئەوەی بچن بۆ پاریس و ئەو کەسانە بکوژن کە وێنەکانی دژ بە پێغەمبەریان کێشا بوو. هونەرمەند مات وۆکر هیوا دەخوازێت لەم کاتە قەیراناویەدا خەڵک بەهای وێنەی کارتۆنی بزانن. بە بڕوای من وێنەی کارتۆنی سیاسی باش ئەوەیە کە مەبەستی سیاسی باش و بڕێک گاڵتەجاری لە خۆ دەگرێت، هەروەها ژیری و بەو جۆرەی کە خەڵکان تووڕە نەکات بەڵکو وایان لێ بکات بیر بکەنەوە. بریتانیا لە ڕێی وەکار هاوردنە سیاسەتی دابش بکە و فەرمانڕەوایی بکە فەرە لە وڵاتە جیهان و بە تایبەت هندستان کنترۆل کرد. ئیسەش باس لەو جورە ڕێباز یان سیاسەتی بریتانیا کردێت لەلایەن کۆمارە ئیسلامی ئیران لە ئۆستانە کرماشان. ئەفشینە کەرمیان لەسەر چاڵێکە مافەکانە مرۆڤ سیاسی و فەرهەنگی ڕاستەوخۆ لە ڕێ سکایپ هاوەلمان تا بزانین لە کرماشان چە گوزارێت. کاکە ئەفشین فەرە خۆشاتن ئەمڕۆ کۆمارە ئیسلامی چه جورە سیاسەتێک لە کرماشان پیادەکات؟ فرە مەمنونم لە داوەتدان ڕای دەنگە کوردی ئەمریکا. ئەرزم لە خزمەتت کاجانیگیان حکوومەتە جمهوری ئیسلامی هەدەفی یەسەکە لە کرماشان اتحاد و ناو مردم کردزوان کرماشان و بین بویدن و ای بونه هاتیه سعی کردن لشهر کرماشان پره بیده تعصبات دینی و مذهبی، پره بیده تعصبات ایلی و عشیره‌ای و حتی زاراوی و هدفی است که تعصب ایجاد بکد و نهایتاً بایدن بین مردم کرد کرماشان اختلاف ایجاد بکد و لحاظ مذهبی جور اختلاف بین کردیل شیعه مذهب و کردیل سنی مذهب یا حتی اختلاف بین ایل و عشیرگان کرد و کرماشان و حتی اختلاف بین زاراوگان کردی جور زاراوی کلهوری یا زاراوی لکی. بس کاکەفشین هۆ یا سەبەب دژایەتیکردن حکوومەتی ئیران لە تاران و لە ناسنامەی کوردی و زوان کوردی لە ئەستانە کرماشان و تایبەتدانا خۆ کرماشان چەس؟ هدف حکومت یسه حکومت خب شهر کرماشان کاجانی گەوراترین شهر چوار پارچه کردستانه یا بیوشی من روشهڵات کردستان و تایبەت و خب کرماشان موقعیت استراتژیکی و موقعیت ژئوپۆلیتیکی دریدن شهر گەورایگە ئەمجا خب کرماشان نفت درێت کرماشان گاز دریدن لی بونه حکومت فرە وەبانە کرماشان حساسە و نیەت وایدن کرماشان بچود وەرە هویت خواهی کوردی مردم کرماشان بچن وەرە کوردبینەگەی خۆیان. هدف حکومت دیسە کە زوان کوردی و کرماشان نابود بکە چون ناسنامه هر ملتی زوانگیه وقتی زوانگی نابود بودن کلن هویتی و بین شد شناسنامگی و بین شد. بس ئیمە زانیم ئۆستانە کرماشان و گشت کوردن ئەڕا رادیو تەلڤیزیۆنە سەدا و سیمای ئۆستانە کرماشان گشت بەرنامەکانی و فارسیە بیجگە لەو بەرنامەیە کە شوخی و خەنینە کە مردم یوشن ئارمان گیان بچووکردن و کەم ئەرزش نیشاندان و زمانە کوردیە و هەروەی جورە شوخی و هەنەکیکردن و زوانە. خب هدف شبکه استانی زاگرس کرماشان یسته که زوان کردی نابود بکد و بایدن و چو مردم کرد کرماشان زوان کردی جوری معرفی بکد که زوان کردی تنها زوان طنز و زوان جوک و زوان خنه است و این زوان علم و زوان فرهنگ نیه و یه خب سیاستی که حکومت حالا پشتی و حکومت دریدن و این سیاست پردید کاجانی یعنی دقیقاً اتاق فکر وزارت اطلاعات حالا پشت این موضوع و گوره میژنوسان ایران سالای لفریگه لسر آلشت و گورین رخصار و دموگرافی کرماشان کار کردیه چله دابش کردن استانگیان یان زاراوگانی او لوری لکردی دویره خستن و ایسش توان لکی لکردی جابکن کۆمار ئیسلامی چه توات بکردن و نیازی چه است؟ خب هدف کومار اسلامی ایران یسته که کاجانی بتونیدن کلن مردم کرد کرماشان و هویت کردی دور بخید چون خب کرماشان یه شرقه و لحاظ ژئوپلیتیکی خب دقیقاً پلیگه که رسید منطقه ایلام و منطقه ناوچه لرستان و کردیل لک و روخوار
وهدف حکومت است که این پول برمنیدن، یعنی این پول ارتباطی قطع بکید. وقتی که مردم کرماشان هویت کردیان و دسپیان خب مسلما دی مردم تاثیر و بان مردم ایلام دارید و حتی تاثیر و بان مردم خرم‌آباد و حتی همدان و ناوچیل ترک دارید. کاکا افشین و دیدی ایوا خاصترین ریوریبون ایجور سیاست جمهوری اسلامی لکرماشان چسا؟ خب خاصترین ریاس کاجانیگان رسانه بودن که و زاراوی کردی کرماشانی برنامه رای او مردم پخش بکید، او مردم و لحاظ سیاسی آگاه و بکید و لحاظ فرهنگی آگاه و بکید، کاملا سیاست حکومت در راه تشریح بکیدن که حکومت هدفی چه است و حکومت توید که هویت ایوان نابود بکد، توید زوان ایوان نابود بکد. افشین کرمیان صاحب چالک مافیل مروو و سیاسی و فرهنگی فرفره سپاس. خواهش کنم کاجانیگر منیش فرا ممنونم و ایوه. تفيقو حكومة عراقي جبري صالك و راقيهان دبو قو و داعش تك بريا ليبلي جبو پنابرين شر داعش شيطانوها هنا جي روشاوان چار سر نبوية و دجيانك زور و دجوارته دجي. لەوە تا ساڵێک دوایەوەی حکوومەتی عێراق ڕاگەیاند داعشی شکەست داوە گەلێک خەڵک هێشتاش لە کەمپی ئاوارەکان و لە ناوچەکانی دیکە لە عێراقدا لە دۆخێکی گەلێک نالەباردا دەژین. کەمپی نێمرود بۆ ئاوارەکان لە باشووری مووسڵ بە زیاتر لە 650 بنەماڵەی ئاوارەی ناوچەکانی جۆراوجۆری عێراق ڕادەگات. بەڵام ئاوارەکان زۆربەی خەڵکی مووسڵ تەلعفەر و شەنگارن. ئەو کەمپە ڕۆژەکانی هەینی و شەممە تووشی بارانێکی قورس بوو. دانیشتوانی ناچار کرد بۆ قوتابخانە و مزگەوتەکانی دراوسێ بچن. بارانی قورس لە کەمپی نەمرود باری و هەموو کەمپەکەی گرتەوە و لە ئاکاندا زیاتر لە 650 خێوەت زیانیان پێگەی و هەرچی هەمان بوو کەوتە بەر سێڵاو. زۆرینەی ئەو ئاوارانە ناتوانن بگەڕێنەوە چونکە لە ئاکامی کردارەکانی لەشکری ماڵەکانیان لەکی سووە و خانۆکانیان ساز نەکراوەتەوە یان خزمەتگوزاریان بۆ دابین نەکراون. دەبێتە ساڵێک و 4 مانکە لەو کەمپەداین لە ڕاستیدا ماڵەکانی ئێمە لە تەلعفەر بوون و دەزانی هەمویان ڕوخان هیچ بژارەیەکمان نییە بێجگە لەوەی لەو کەمپەدا بمێنینەوە هیچ شتێکمان نییە ئێمە بۆ کوێ بچین. هەروەها ئەوانەی لە ئاکامی شەڕ پەڕیوەبوونە لە بەردۆخی ئاسایش دەترسن بگەڕێنەوە ئەو ناوچانەی پێشتر لە چەنگ داعشدا بۆ بەڵکو و تۆڵیان لێبستێنەوە. بەڕێوەبەرێکی داکۆچیکار لە ئەنجومەنی پەناخوازانی نۆروێژی گوتی کە ئەو کەمپانە شێوازی دروستکردنەکەیان بۆ هەمیشەی نییە بۆ حاڵش ئەوە ماوەی 3-4 ساڵە بەردەوامن. لەوە تای ساڵێک حکوومەتی عراق شکستی داعشی لە عراق ڕاگەیاند زیاتر لە 1,800,000 ئاوارە لە سەرانسەری عراقدا هەن 500,000یان لە کەمپەکاندا دەژین کە لە دۆخێکی زۆر خراپدان. هەروەها گوتی کە حکوومەتانی پارەبەخش دوای داعش پشت لە عێراق دەکەن چونکە داعش شکستی هێناوە و بەڵام دوای ئەم مەسەلەیە بەرپرسایەتی بەرامبەر خەڵکی ئاوارە لە کامی شەڕدا پشت جێخراوە. ئەو کەمپانە کە دروستکەران لە سەرەتا بۆ هەمیشە نەبوون و مەسەلەیەکی تر ئەوەیە ئەو حکوومەتانەی پارە دەبەخشن ڕوو لە عێراق وەردەگەڕن. داعش لە ساڵی 2014 گەلێک لە ناوچەکانی لە عێراقدا گرت و توانی پارێزگاکانی وەک موسڵ و ئالانبار بگرێت. هێزەکانی ئاسایشی عێراق بە پشتیوانی هاوبەندی هێزەکانی نیونەتەوەی توانیان سەر لە نوێ ئەو ناوچانە بخەنەوە ژێردەست. بە گوێرەی ئەنجومەنی پەناخوازانی نۆروێژی زیاتر لە 1,800,000 کەس لە عێراق هێشتا ئاوارەن و 9 میلیۆن لە کەمپەکاندا دەژین. چارەنووس و چارەسەرکردنی ناوچە کێشە لەسەرەکان یان ناوچە دابراوەکان بەندە بە پیادەکردنی بەندی 140 لە دەستوری عێراق. بەڵام خودی 140 بووەتە جێ مشتمڕ لە نیوان هەرێم و بەغدا و هەرکەم ئەوەی تر لە جێبەجێ نەکردنی ئەو بەندە تاوانبار دەکەن. مادەی 140 دەستوری عێراق ئەو مادە دەستوریەی کە سەرچاوەی کێشە بنەڕەتیەکانی نێوان عێراق و هەرێمی کوردستانە هەردوو لایەن وەکو مادەیەکی دەستوری دانی پێدادەنێن بەڵام ئیرادەی جدی بۆ جێبەجێکردنی نییە. يعني موضوع كركوك يجب أن يحسم. پێویستە مەسەلەی کەرکوک یەکلای بکرێتەوە. جیاوازی و ملبنانە و مشتومڕەکانی پێویست بە کەرکوک کۆتایی بێت. پێشبینی دەکەین قۆناغی داهاتوو قۆناغی کارکردن بێت لەسەر ئەم کێشانە بە مەبەستی چارەسەرکردنیان. پێویستە چارەسەری ڕاستەقینە بۆ کێشەی کەرکوک بدۆزرێتەوە. دەبێت بگەینە پرۆژەیەک بۆ هەموو لایەکان لەسەری کۆک بن. ئامانج لە نووسینەوەی مادەی 140 لە دەستوری عێراقدا چارەسەرکردنی کێشەی ناوچە کێشە لەسەرەکانە لە نێوان هەرێم و بەغدا
کە دەبێت مادەکە بە سێ قۆناغ جێبەجێ بکرێت. قۆناغەکانیش بریتین لە قۆناغەکانی ئاساییکردنەوە و سەرژمێری و ڕاپرسی، بەڵام هەنگاوی جدی بۆ جێبەجێکردنیان نەنراوە. تم إلغاء كثير من القرارات السابقة. زۆرێک لە بڕیارەکانی پێشوو هەڵوەشێنراونەتەوە، هەروەها گرێبەستە کشتتوکاڵەکان کە لە ئەنجامی بەعربکردنی ناوچەکە کراون هەڵوەشێنراونەتەوە، بەڵام وەکو ئاگدارن هەندێک مەسەلە هەیە تا ئێستا یەکلای نەکراوەتەوە بەهۆی هەندێک یاساوە کە پێویستیان بە هەڵوەشانەوە هەیە و ئەمەش کاری ئەنجومەنی نوێنەرانە. تا ئێستاش بەدەست ئەم یاسایەنەوە دەناڵێنین و یاسا کۆنەکان حکم دەکەن بەسەرماندا. لە ساڵانی ڕابردوودا حکوومەتی عێراق لە چوارچەوەی جێبەجێکردنی مادەی 140دا هەزاران خێزانی کورد و عەرەبی قەرەبوو کردوێتەوە، بەڵام ماوەی چەند ساڵێکە بودجەی بۆ تەرخان ناکرێت. هەروەک زۆرینەی ئەو عەرەبە هاوردانەش کە بۆ جێهێشتنی ناوچە کێشە لەسەرەکان قەرەبوویان وەرگرتووە، دوای 16 ئۆکتۆبەری ساڵی ڕابردوو جارێکی تر گەڕاونەتەوە. لەواچی ئەم حکوومەتە نوێیە هەنگاویان هەبێت، چکم وەفدی مفاوزی کورد هەر کەسێک بەخۆی بە حیزبێکە زانێەوە چێ مفاوزان لەگەڵ حکوومەتی عێراقیەکە داوای جێبەجێکردنی مادەی 140ەکە. واتە چی مفاوز هەبووە کە ڕۆشتە بەغا لە هەموو حیزبەکان، لە هەموو پەرلەمانتارەکان، لە هەموو بەشەکان داوای جێبەجێکردنی مادەی 140ەکەین. ئیشاءڵڵا مادەی 140 مادەیەکی دەستوریە، ئەگەر ئەو مادەیە پێشێل بکرێ واتە بێت دەستور هەمووی پێشێل بکرێت. تامانگی ئۆکتۆبەری ساڵی ڕابردوو هەرێم بەهێز ناوچە کێشە لەسەرەکانی خستبووە ژێر ڕکێفی خۆیەوە. لەو بەروارە بەدواوەش بەغدا بەهێز ناوچەکەی کۆنتترۆل کردوێتەوە، بۆیە لە ڕابردوودا بەغدا و هەرێم کامیان بەهێز بوو بن، ناوچەکە لە ژێر کۆنتترۆڵی ئەو لایەنەیاندا بووە. وەیەکێ لە داواکاریەکانی ئێمەش ئاساییکردنەوەی دۆخی ئەو ناوچانەیە کە داگیر کراون بە تەئکید سازش ناکەین لە جێبەجێکردنی ئەو مادەیە. گۆڕانکاریە ئەمنی و سیاسیەکانی دوای هاتنی داعش بۆ عێراق کاریگەری لەسەر مادەی 140ش هەبووە و خەریکە تێڕوانینی هەرێم و بەغدا بۆ مادەکە دەگۆڕێت. بە شێوەیەک لە ئێستادا باس لە ئیدارەدانی هاوبەشی ئەو ناوچانە دەکرێت. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، کەرکووک. چیرۆکە پەنابەریە زۆر و غەمگینە وەک چیرۆکە وی خۆرتێ پەنابەر حاوی ڕسوول سەلاح گۆ لە قوبرسێ عاسێمایە بێ تو هێوی و ئالیکاری کە ئەم بەهەورە لێ vê راپۆرتێ تەماشە بکەن. دوورگەی قوبوسیش بووەتە نشینگەی هەزاران کۆچبەری نایەسایی بێگوێدانە مەترسیەکانی مەرگ بەدەیان کیلۆمەتر ئەو ڕێگایەت دەبڕن کە یاساغە لە نێوان بەشی قوبروسی تورکیا و بەشی ئەوروپای. ئەم هاوڵاتیە کوردەی کوردستانی عێراق ئەو ڕێگا دژوارەی بڕیوە کە 180 کیلۆمەترە، بەڵام وا دەرەکەوێ ژیان لەم بەشەی ئەوروپا سەخت بگوزەرێ. سەرەتا $300 بۆ گەیشتن بە تورکیا، لەوێشەوە نزیکەی 400 یۆرۆمدا بۆ ئێرە. قەرزم کرد لە هاوڕێیەکی باشم، پێم وت کە کارم کرد بۆ دەگەڕمەوە، ئەو ژووتی کێشە نییە. بەشە ئەوروپاکەی قوبروس ژمارەی دانیشتوانەکەی کەمترە لە ملیۆنێ. بەرپرسانی ئەو وڵاتەش وا چاوەڕوانەکەن تا کۆتایی ساڵی 2018 8,000 کۆچبەر ڕووی تێبکەن. ئەم ڕێژەیە بە بەراورد لە چاو ساڵانی ڕابردوو ژمارەکەی ڕوو لە زیاد بوونە. ئەمەش تا ڕادەیەک بە مەترسیدار ناو دەبن. ئێمە هەوڵمانداوە باردۆخەکە بە باشی بەڕێ بکەین، بەڵام بەردەوامی دۆخەکە و ڕاگەاندنی ئەو ژمارانەی کۆچبەر نیگەرانێکی زۆری بۆ دروست کردوین. زیاتر لە هەر کاتێکی تر دەرگاکانی قوتاربوون لە خۆرهەڵاتی ناوەڕاست و ئاسیا و شوێنی تر بەرەو ئەوروپا تەنگتر بووەتەوە. ڕەنگە ئەوەش لە بەختی قوبروسیەکان نەبێت. کۆچبەرەکان تێکەڵەیەکە. کۆچبەرمان هەن بۆ جاری دووهەم کۆچیان کردوتەوە. لە لوبنان یان لە تورکیا و شوێنی ترەوە لەوێ لە ئاستێکی نزمی ژیاندا ژیاون و ناچار بوون جارێکی تر کۆچ بکەنەوە. زۆربەیان منداڵەکانیان بێبەش بوون نەچوون بۆ خوێندن. هەموو ئەوانە وایان کردووە خێزانەکانیان جارێکی تر کۆچ بکەنەوە و ڕوو لە قوبرس بکەن. ڕێگای بەڵقان گیراوە لێیان کە بچنە نێوەندی ئەوروپا لەبەر ئەوە ڕوو لێرە دەکەن. پێدەچێت چادرگەکانی ئەم کەمپە و ژیان و گوزەران لەم شوێنە خراپتر بێت لە نیشتیمان. هەر کۆچبەرێکیش هۆکاری خۆیان هەیە بۆ بەجێهێشتنی زێدەکەیان. بارودۆخی من زۆر تایبەتە، بەهۆی ئاینەوە ڕام کردووە. من بڕوام تەنها بە خوددا هەبوو. لە وڵاتی منیش ڕێگە پێدراو نییە باوەڕی جیاوازت هەبێت. لە سەدا 95 موسڵمانی سونە مەزهەبن، بەو هۆکارە ڕقیان لێم بوو. بەردەوام بە شوێنمەوە بوون، دوجار ویستیان بمکوژن.
ئەو هەموو قوربانیانەی ڕێگای دەریا کۆچبەرانی نەوەستاندووە. سەرڕای بارودۆخی دژواری کۆچ دوورگەی قوبروسیش بووە بە خەونی زۆرێک کە دەیانەوێت هەر نەبێت وە هەست بکەن پێکانیان لەسەر خاچی ئەوروپایە. یحیا بەرزنجی دەنگی ئەمریکا، واشنگتن. لە نیوان ڕۆژانی سپاس و کریسمس ژمارەیەکی زۆر لە ئەمریکاییەکان بیر لە پادەشدانەوەی کۆمەڵگەکانیان دەکەن. ناوچەی ئۆرنج کاونتی لە ایالەتی کالیفۆرنیا یەکێک لە هەرە گەورەترین و دەوڵەمەندترین ناوچەیە لە ئەمریکا کە 3 ملیۆن کەس دانیشتووی هەیە، بەڵام نزیکەی 325,000 کەس باری ژیانیان لە خوارەوەی هێڵی هەژاریدایە. ناوچەیە ئۆریجن دەوێ دەمێدە گەلێکی مژول و قەرەباڵغە ji ber kesên xwebexş dag û alîkariyê bidin kesên hejar û xwedî pêwîst. بۆ زۆر کەس کریسمس کاتێکی تایبەتە لە ساڵ، کاتی خێرخوازی و دڵفراوانیە. لە ڕۆژانی کریسمسدا هاوڵاتیانی ئەمریکی یارمەتی مرۆڤ هەژارەکان دەدەن و هەندێک بۆ یارمەتیدان بە لە قۆماوان کات دیاری دەکەن. ئێرە بانکی خواردنە لە شاری گاردن گرۆڤە کە بێ بەرامبەر یارمەتی خەڵکی هەژار دەدات. ئەم بانکە ساردی و خواردنی قوتو ئەدات بە 375 کلێسە و ڕێکخراوی خێرخازی لە باشووری کالیفۆرنیا و ئەوانیش ئەم خواردنانە بەسەر مرۆڤ هەژارەکانی کۆمەڵگە خۆیاندا دابەش دەکەن. بۆ وێنە ئەم پیاوە کە سەربازی دێرینی ئەمریکیۆ لە ساڵی 1970 تا 71 بەشداری شەڕی ڤێتنام بووە. ئێستا لە گەڕەکێکدا دەژێت کە پەنابەری ڤێتنامی زۆرە و کلێسەکەی خواردن دەداتە خێزانە هەژارەکان کە زۆربیان ڤێتنامین. خێرخوازی واتە خۆشەویستی و ڕەوشی زێری وەها هەڵسوکەوتکە کە دەتەوێت لەگەڵ هەڵسوکەوت بکرێ و ئەمە بابەتە سەرەکیەکەیە. بەرپرسی ئەم بانکە باسی مێژووی دروستبوونی ڕێکخراوەکێ دەکات. لە ساڵی 1965دا سەرۆک لندن جانسن لە وتانێکی بەناوبانگدا ڕایگەیان دەبێت لە دژی هەژاری تێبکۆشین. ئەو وتی شتێک کە مەترسی خستۆتە سەر چۆنێتی ژیانی ئەمریکایەکان ڕوانگەی سیاسی دژبەرەکانە و هێزی لەشکری دوژمن نییە، بەڵکو ئەوە هەژاریە. ئێمە یارمەتی بێخانومانەکان دەدەین. ئەم کارەمان بۆ ماوەی 17 ساڵ کردووە و زۆر خۆشحاڵین کە ئەتوانین یارمەتی دەری کۆمەڵگا بین. 32,000 خۆبەخش لە ساڵدا یارمەتی بانکی خواردن دەدەن. ئەمڕۆ کرێکارانی کارگی بۆ یاخاتون تا خواردنەکان بەش بکەن. ئێمە زۆر خۆشحاڵ و سپاسگوزارین. ئەمە هەستێکی خۆشە کە دەتوانین یارمەتی خەڵکی تر بدەین و بۆ کۆمەڵگاکەشمان هەنگاوێک هەڵبگرین. ئەو کەسانش وە تەمەنیان سەرۆی 6 ساڵە دەتوانن بێن و بەبێ بەرامبەر باکسێکی خواردن وەربگرن. ڕاستە کە خەڵکی بێخانومانمان لێرە هەیە، خەڵکی کەم ئەنداممان هەیە، کەسانمان هەیە کە کارەکانیان بۆ ماوەیەک لەدەستداوە، بەڵام زۆرینەی ئەو خەڵکی کە یارمەتیان دەدەین کەسانێکن کە هەموو کات کار دەکەن، زۆرتر لە بەشی خزمەتگوزاریدان یان ئەوانن کە بە پارەیەکی کەم کار دەکەن و پارەکەیان بەشی ژیان ناکات. هەرچەند لە کاتی کریسمەسدا دڵگەورەی زیاترە، بەڵام هەژاری وەرزی نییە و دەبێ بە درێژایی ساڵ یارمەتی لە قۆماوان بدرێت. بەتەنیا لە پارێزگای ئۆرەنجدا 325,000 کەس لێ ژێری هێڵی هەژاریدا ژیان بەسەر دەبن. بەڵام کاری خۆبەخش و یارمەتیدان وەکو بەشێک لە کۆڵتوری ئەم کۆمەڵگایە توانیویەتی تا ڕادەیەک ئەم کێشە چارەسەر بکات. ئاوا هۆما، گاردن گرۆڤ، کالیفۆرنیا، دەنگی ئەمریکا. بۆ جارەیەکێ لە باژارێ سلێمانی لە هەرێما کوردستانê TEDx konferansek li dar xist بۆ parvekirina çîrok û serborên gencên Kurd bê kesên din re li cîhanê. ئێرە کۆنفرانسی تێدێکسە لە شاری سلێمانی لەژێر ناونیشانی شکاندنی سنوورەکان. لێرەدا پۆلێک لە کچان و کوڕان بە هەرسێ زمانی ئینگلیزی و کوردی و عەرەبی چیرۆکی ژیانی خۆیان بۆ ئامادەبووان باس دەکەن. کەس بەشداری کردو لە ئیڤێنتەکەیە ئەو کەسانی کە قسەیانەکرد لەم ئیڤێنتەیە وەکو سپیکەر بەشدار بوون باسی ئەو سنوورانیان نەکرد کە لە بوارەکەی خۆیان هەشکانیانە جا بوارەکەیان فۆتۆگرافی بێ
یاخود ئیشی شتی ئینتەرتەیمنت بێ یاخود دیزاین بێ ئەو شتانە من باسی ئەوەکەم کە ئافرەتیش توانای وەکو پیاوە ئافرەتیش دەتوانێت ئەو ئیشە بکە کە پیاوەیکە بەڕاستی هیچ شتێک بێکەم و کوڕی نییە و هیچ شتێکیش یەکسەر ناوگەێنێتە تۆ بێ لە ئەوڵەوە دەست پێ بکەیت و تووشی زۆر شتی خۆش و ناخۆشی شەبی بەڵام ئیشێک کە جیاواز بێ و تۆ بتێ بیکەی سەرەتا تەوان تووشی قسە و ڕەخنە و شتی زۆر ناخۆشەبی بەڵام مهمێتی ئەو ئیشە لەوەیە کە تۆ کۆڵ نەیشکە کە کۆڵە یعنی هیچ نەکردو ئەم چیرۆگێڕانەوەیانە کە لەلایەن سپیکەرەکانەوە کە لەژێر ناونیشانی شکاندنی سنوورەکانە ڕێگەیەکی زۆر باشە بێ بۆ ئەودیەنسەکانمان بۆ ئەو کەسانی گوێگری ئەم جۆر ئیڤنتە ئێمە بن فێری ئەوە بن کە چۆن ئەم سنوورێنە شکێنراون ئیسفادی چیە بۆ کۆمەڵگا ئیسفادی چیە بۆ تاکی ناو کەسی عێراقی ئامادەبووانی کۆنفرانسەکە بە سەرسامیەوە لە چیرۆکی ئەو گەنجانیان ئەڕوانی و پێیان وابوو کە چالاکی لەم شێوەیە هانی گەنجان ئەدا زیاتر پشت بە خۆیان ببەستن ئەویش لە ڕێی گوێگرتن لە چیرۆکی ئەوانی ترەوە. ئێڤنتی وا هانی گەنجەدا بتوان چیرۆکی خۆیان باز بکەنە سەر ستێج خۆتە زانی ئێمە گەنجی ئێمە زۆر شەرمیانێ لە سەر ستێج ناتوانن ئەگە چیرۆکێکی جیاوازیشان هەبێ لە ڕۆیان نایە باسیکەن بەس کە ئەبینن خەڵکی تر ئەو چیرۆکە جیاوازانیان هەیە بیرەکەنەوەڵێن ئێمەش بمان هەیە بکەین ئێمەش دەتوانین چیرۆکی خۆمان باسکەین لەگەڵ خەڵکە باسیکەین کە خەڵک لێمان تێگا لە ڕێی ئێڤنتانەوە توانم بڵم کە خەڵک زۆر ئاشنا بێ بەو شتانە ئاشنا بێ بە ئایدی تازە کە فێرە بێت ئەڵێن سنووریان شکانەوە ئێمەش سنوورەشکەین ئێمەش دەتوانین باسیکەینەوەکەوان. بۆ یەکەمی جا لە شاری سلێمانی کۆنفرانسی تێدێکس لە زانکۆی ئەمریکی لە عێراق سلێمانی ڕێکخرا ئەو کەسانی لێرە وتارەکانیان پێشکەش کرد لە قوڕان و کچان لە زمان و کلتورە جیاوازەکانی عێراقەوە چیرۆکی سەرکەوتنی خۆیان و ئەو قورساییانەیان باس کرد کە لە ژیاندا ڕوبەڕوویان بۆتەوە. ڕێباز مەجید دەنگی ئەمریکا سلێمانی. سێ زەنگی کەلیسا کە فەرتر لە 3 سەدە لەمەوە پێش هێزەکانی ئەمریکا وەکو خەڵاتی شەڕ دەستیان بەسەرداگرتو بوو ئێستاکە گەڕاوەتەوە وەکو سامانێکی خۆدی فیلیپین. باڵیزی ئەمریکا لە ڕۆژی سێشەمە لە ئاهەنگێکی شایستەدا لە بنکەیەکی ئاسمانی لە مانیلا ئەو زەنگانەی بەڵەنگینە ڕادەستی وەزیری بەرگری فیلیپینی کرد. هێزەکانی ئەمریکا زەنگەکانیان برد پاش ئەوەی گوندنشینەکانی فیلیپینین لە ساڵی 1991 48 لە سەربازەکانی ئەمریکایان لە دوورگەی سەمەر یان کوشت. تا بەڕنامەی ئایندەمان هەرشاد و سەرفراز بن. سڵام ڕێز هەرشاد. بێمێنە باش.